بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. يشتي سورة الطارق كسورة الطارق طبعا معناه طبعا أو استيران ذيك الشبيدة دلدا كون وسورة مكية بابتكان شي بابتي عقيدين إخوائي جورا بسوين خواردن دس بيدكا دواتر دێتە سەر بابەتی دروستبوونی ئادەمیزاد و هەروەها زیندووکردنەوەی و دواتر هەڵوێست و مەوقیفی بێباوەڕان سەبارەت بە قیامەت و سەبارەت بە قورئان و پێغەمبەر صلی الله عليه وسلم. جا دەفەرمێت والسماء والطارق، سوێند بە ئاسمان و بە تارقش. تارق بۆ خۆی یعنی لێدەر، ئەو شتەی کە پاڵ بە شتێوە دەنێ کە مەبەستی ئەو ئەستێرانەیە کە پاڵ بە تاریکیەوە دەنێن، بەهۆیانەوە تاریکی کون دەکەن، تاریکی لا دەبن، چونکە شەوانە ئەگەر لە ئاسمانەکاندا ئەستێرە نەبن یەک پارچە ڕەشاییە ئاسمان. ئەو ڕووناکیەی کە لە ئاسماندا دروست دەبێت و ئێمە بەهۆیەوە ئاسمان دەبینین و ئەو جوانیەی دەبەخشێ بەهۆی ئەستێرەکانەوەیە. وێ خوا دەفەرمێ وەسسەمائی، سوێند بە ئاسمان ئەو بەتەنێ، وەطارق، و بەو ئەستێرانەی کە تارقن، کە لابەری تاریکاین یا لێدەری تاریکاین، یان دەکرێ بڵێن ئەو ئەستێرانن کە لە شەودا دەردەکەون. وما ئەدراکە، تۆ چوزانی ئەی محەممەد صلی الله عليه وسلم، مەطارق، ئەو ئەستێرە لێدەرانە، ئەو ئەستێرە لابەرانەی تاریکی چین و چۆنن و چەندن. خوا دەفەرمێ النەجم الثاقب، ئەستێرانێکن ثاقبن، یعنی تاریکی کون دەکەن، تاریکی پاڵ پێوە دەنێن، تاریکی لا دەبەن. خوای گەورە سوێندی خواردووە بە ئاسمان کە طبعاً مەخلووقێکی زۆر گەورەیە لەو مەخلووقانەی کە ئێمە بە چاوی سەر دەیبینین، کە تەنها مەبەستی لە ئاسمانی دنیایە، و هەروەها ئەو ئەستێرە یعنی بێژمار نین طبعاً، بەڵام ئێمە نازانین ژمارەکەیان بە دەقیقەی چەندە. ئەو یعنی ئەستێرە زۆرە گەورانەی کە بە نیزام و یاسایەکی زۆر ورد طبعاً لە ئاسماندا دەخولێنەوە و هاتوچۆ دەکەن. خوای گەورە سوێندی لەسەر حەقیقەت و ڕاستیەکی گەورە خوارد. سوێند بە ئاسمان و سوێند بە ئەستێرە لێدەرەکان، ئەستێرە پاڵ نەرەکان، ئەستێرە ڕووناکی هێنەرەکان. وما ئەدراکە مەطارق، تۆ چوزانی ئەو ئەستێرانە چین کە تاریکی لا دەبەن و لە شەواندا دەردەکەون. دەفەرمێ النەجم الثاقب، ئەستێرانێکن کە تاریکایی کون دەکەن و تاریکایی لا دەبەن. جا دەفەرمێ سوێند بەوانە ئین كل نەفس لەما عەلەیها حافظ، ئین كل نەفس، هیچ کەسێک نییە لەما عەلەیها، لە هیچ حاڵەتێکیدا کە لەسەری نەبێ چاودێرێک، هیچ کەسێک، هیچ ڕوح لەبەرێک، هیچ گیان لەبەرێک، هیچ مرۆڤێک نییە، هەموو چرکە و لەحزەیەک کە چاودێرێکی لەسەر نەبێ. جا ئەو چاودێرە چێە؟ هێندێک دەفەرمون مەبەستی چاودێرە ئەو چاودێرەی کە ساکەی دەنووسەیەکێکیان، چاودێرێکیش بەوەی خراپەت بۆ بنووسێ، چونکە لە هێندێک شوێنی دەفەرمێت مرۆڤ دوو چاودێری لەسەرە، وایە لە سوڕەتی ئینفیتار خوێندمان لەوێ دەفەرمێت کۆمەڵێک چاودێری لەسەرن، لێرە دەفەرمێ یەک چاودێری لەسەرە. دەکرێت ئاەتەکان تەواوکەری یەکتری بن، لێرە مەبەستی تەنها یەک دانە لە مەلایکەتەکان بێ بەتەنێ، کە ئەوەی چاکەی دەنووسێ بەتەنێ، ئەوەی خراپەش دەنووسێ بەتەنێ. لەو شوێنانەی کە دەڵێ دوو، مەبەستی هەردووکێتی، ئەوەی چاکە و خراپەی دەنووسێ. گوتمان لەو شوێنانەی کە بە کۆ دەیهێنێ مەبەستی هەموو هەر چوار مەلایکەتەکانن کە لە شەودا دوان و لە ڕۆژدا دوانن، کە مەبەستمان ئاەتەکان تەکمیلە و تەواوکاری یەکترین. ئەگەر ئاەتەکان هەمووان بەیەکەوە نەهێنی، زۆر جار لە تەفسیر و لێکدانەوەی ئاەتەکان و لە بڕیاردان و حکومدانیشدا ئینسان تووشی هەڵە دەبێت. و هێندێکی لێرە دەفەرمون مەبەستی لەو حافظەی
ئەو مەلایکەتان نین کە چاکە و خراپەی دەنووسن مەبەستی ئەوەیە کە خوای گەورە بۆ هەموو مرۆڤێک چۆن قەرینێکی جنۆکەی لەگەڵا مەلایکەت و فریشتەیەکی شی بۆ دانراوە کە ئەو مەلایکەت و فریشتەیە ئیشی ئەوەیە ئەو ئینسانە بپارێزێ جا تا لەخوا ئینسان نزیکتر بێ پەیوەندیت لەگەڵ خوا چاکتر بێ ئەو مەلایکەتە پارێزبەندیەکەی بۆت پارێزگاریکردنەکەی لێت زیاتر دەبێت لە دەستی جنۆکە و شەیاطینەکە کە ئەوەشیان دەگونجێ زۆرتر مەبەز بێ ئین كل نەفس یعنی هەموو کەسێک هەموو مرۆڤێک لەما عەلەیها هەموو کاتێک لەسەریەتی پارێزەرێک جا هەر کامێکیان نە پارێزەرێکە بۆ ئەوەی چاکانت بۆ بپارێزێ بینووسێ یەکێک بۆ ئەوەی خراپەکانمان بۆ بنووسێ یان ئەوە کە خوای گەورە مەلایکەتێکی پارێزەری بۆ داناوین دەمان پارێزێت و پارێزگاریمان لێ دەکا هەر گرنگ مەبەست لە حافظ فریشتە و مەلایکەتە کە لەگەڵ ئینساندایە جا خوا دەفەرمێ فەلیەنظر الئینسان و با سەیر کا مرۆڤ سەیر کات و بیرکاتەوە مرۆڤ مما خولق لە چی دروست کراوە ئەگەر ئیمانت بە زیندووبوونەوەی نییە کەسێک ئینکاری زیندووبوونەوەی دەکات لەبەرەوەی زیندووبوونەوەی نەدیوە یا زیندوو نەکراتەوە با بیر لە خۆی بکاتەوە بزانە دەچی دروست بووە فەلیەنظر الئینسان و با سەیر کا مرۆڤ مما لە چ شتێک خولق دروست کراوە خوای گەورە بۆ خۆی جواب دەداتەوە دەفەرمێت خولق دروست کراوە مرۆڤ من ماء لە ئاوێک من ماء یعنی لە بەشێک لە ئاوێکی دافق بە تەکان دەرچوو بە توندی دەرچوو نوتفە ئەوەی کە دەردەچێت و وەک دەڵێ لە ڕەحەم جێگیر دەبێت لە هەمووی نا لە ناو نوتفەکەیدا یەک خەلیە کە هێندە بچووکە ئەگەر بە 1000 جار ئەوەندەی خۆی گەورە بکرێ بە میکرۆسکۆپ ئەو جار چاوی ئاسایی هەستی پێ دەکە مرۆڤ لە شتێکی ئەوەندە بچووک و وزکە دروست بووە فەلیەنظر الئینسان و با سەیر کا مرۆڤ بیرکاتەوە مرۆڤ مما خولق لە چ شتێک دروست کراوە گومانی تێدا نییە کە خوا دروستی کردووە بۆیە ناوی بکەرەکەی باز نەکراوە خولقە دروست کراوە ئەو مرۆڤە یا هەموو مرۆڤێک لە ئاوێک یا لە بەشێک لە ئاوێک کە دافقە کە بەتەکان دەردەچێت لەکوێ دەردەچێت یەخڕوج دێتە دەرێ ئەو ئاوە من بین الصلب لە نێوان پشتی پیا و والتەرائب یعنی سینگی ئافرەت کە معلومە طبعا ها بە خزمی بابی دەگوترێت پشت فعلا ئاوی پیاوی لە پشتەوە دێ و ئاوی ئافرەتی لە سینگیەوە دێت و بەیەکەوە طبعا لە ڕەحەمدا بە یەکتری دەگەن و مرۆڤ بەو هەموو تایبەتمەندیانەی کە هەیەی لەو شتە گچکە و بچووکە دروست بۆ خوا دروستی کردووە لە نەبوونەوە بەبێ ئەوەی پێشتر هەبوو بێ یەخڕوج دێتە دەرێ ئەو ئاوە من بین الصلب لە نێوان پشتی پیاو و هەروەها والتەرائب یعنی لە ئێسقانی سینگی ئافرەت و لە پێشەوەی ئافرەت جا خوا دەفەرمێ ئینەهو بێگومان ئەو خوایە کە مرۆڤی لەو دڵۆپە ئاوە گچکەیە دروست کردووە على ڕەجعیه لەسەر دووبارە دروستکردنەوە و زیندووکردنەوەی لە قادیر زۆر بەتوانا بەدەسەڵات بێگومان طبعا هیچ کەسێکی ئیماندار لەوەش نا هەر کەسێک عەقڵ و ژیری بەکاربێنێت و یەک تۆز بیر کاتەوە دەبێ یان ئیعتراف بەوەی نەکا کە لە نوتفە دروست بووە و خوا دروستی کردووە یان کە ئیعترافی کرد بەوەی کە خوا لە نەبوونەوە دروستی کردووە و لە نوتفە دروست کراوە دەبێ ئینکاری زیندووبوونەوەی نەکە ئەگەر پێت دەکرێت کەسێکی دیکە بکەی بە خالقی خۆت جگە لەخوا ئەو کات دەکرێت بڵێ زیندووبوونەوەش نییە بەس بڵێ خوا زیندووی کردومە خوا دروستی کردوم لەو شێوە دروستکردنە بەڵام جارێکی دیکە ناتوانێت زیندوم کاتەوە مرۆڤی عاقڵ ئەوەی ناڵێ و هیچ عاقڵەکیش ئەوەی پەسند ناکە ئینەهو بێگومان ئەو خوایە کە مرۆڤی لە نەبوونەوە دروست کردووە على ڕەجعیه لەسەر دووبارە دروستکردنەوەی مرۆڤ لە قیامەت تەوان لە قادر زۆر بەتوانایە ئەوجا ئەگەر دروستی کردینەوە چۆن دروست دەکرێنەوە یەومە لەو ڕۆژەدا تبلى السرائر ئاشکرا دەکرێت هەرچی نهێنی هەیە هەرچی شاراوە و نهێنی هەیە هەر هەمووی ئاشکرا دەکرێت لای کەمی لای خوای
جا بۆ ئینسانی ئیماندار دەگونجێ هێندێک سڕ و نهێنی هەبن خوای گەورە هەر بۆ لای کەمی ئەوە هیچ بۆ کەسەکەی کەشف دەکا بۆ خۆت کەشف دەبن بۆ خۆت دەیانزانیەوە خوا پیشانت دەداتەوە بۆ یەقینت هەبێ کە هیچ لە خوای بزر نەبووە بەڵام بە ڕەحمی خۆی دەیکرێ خوای گەورە کەم و کوڕیەکانت بۆ سترکات و بۆ داپۆشێ ها لە شوێنی کەش کە باسی محاسەبەکەمان کرد حیسابی یەسیر لێپرسینەوەی ئاسان ئەوەیە کە خوا هەرچی کردوتە پیشانت دەداتەوە بەڵام دواتر پێت دەڵێ ئەو بۆم ستر کردی هەروەکو چۆن لە دنیادا بۆم ستر کرد بووی بەڵام بۆ کەسی خراپەکار سرق و نهێنیەکانی لە پێشچاوی هەموو خەڵکیش ئاشکرا دەکرێن خوای گەورە لەوێ سڕەکانی هەڵدەماڵ یەومە لەو ڕۆژەدا تبلە السەرائر ئاشکرا دەکرێن دەردەخرێن هەرچی نهێنی هەیە هەرچی شاراوە هەیە ئەو جار خوا دەفەرمێ فەما لەهو نییە بۆ ئەو کەسە من قووەتین هیچ هێزێک کە لێرە خیتابەکە لەگەڵ ئەو کەسانەیە کە ئیمانیان بە زیندووبوونەوەی نییە سەرلەسەر ئەو کەسانەیە کە عەقیدەیان تەواو نییە ئەوانەی کە بە کافری مردون و بە کافری زیندوو دەبنەوە فەما لەهو نییە بۆ ئەو جۆرە کەسانە من قووەتین هیچ هێزێکی نییە بە هێزی خۆی بەرگری لە خۆی بکە وەلا ناسیر هیچ پشتیوان و سەرخەرێکیشی بۆ نییە لە دنیادا گەیشتێکت دێتە پێشەوە دەدەی بۆ خۆت بیکەیت کە بۆ خۆت پێت نەکرا داوای یارمەتی لە کەسێکی دیکە دەکەیت لە قیامەتێ نەجەستەی هیچ کەسێک ئەو قووەتەی تێدایە پێی بڕوا پێی هەڵێ پێی ڕاکا پێی بەرگری بکە نە کەسێکیش هەیە لە دەشتی مەحشەر هاواریکەیە و ئەگەر هاواریشکەی کەسێک نییە جوابت داتەوە فریادکەوێ بە تایبەت بۆ ئینسانی کافر فەما لەهو نییە بۆ ئەو جۆرە مرۆڤانە من قووەتین هیچ هێزێک وەلا ناسیر و هەروەها هیچ پشتیوان و سەرخەرێکیش ئەو بەشی یەکەمی سوورەتەکە جارێکی دیکە خوای گەورە سوێن دەخواتەوە دەفەرمێت وەسسەمائی ذاتی الرەجع سوێن بە ئاسمان کە ذاتی الرەجع کە خاوەنی بارانە کە بارانی لێ دەبارێ بارانی لێ دێتە خوار کە معلومە باران لە ئاسمانێ لە خودی ئاسمانەکەی نایەتە خوارێ بەڵام لە جیهەتی ئاسمانێ لە لای ئاسمانێ ڕادێ وشەی ڕەجعیش ڕەجع بۆ خۆی یعنی شتێک کە دووبارە دەبێتەوە باران لەبەرەوەی ساڵانە چەند جار دووبارە دەبێتەوە وە کە دەژبارێ قەترەکان بڵۆپە بارانەکان بە دوای یەکتر دادێن چەند بارە دەبنەوە خوای گەورە بە ڕەجع ناوی بردووە ڕەجع یەکێکە لە ناوەکانی بارانێ سوێن بە ئاسمان کە خاوەنی بارانە کە بارانی لێوە لە لاوە دەبارێ والأرض و هەروەها سوێن بە زەوی کە ذاتی الصدع کە خاوەنی درز و قشڵ و کونی زۆرە کە لێوە ڕووەکەکان و گژ و گیاکان و دار و درەختەکان دێنە دەرێ کە ئەو کون و درزانەی لە زەویدانە بەهۆی بارانەوە طبعاً دروست دەبن و دواتر لەو دەرز و کونانەوە کە باران دروستی کردوون ڕووەکی لێ دێتە دەرێ کە هەردووچیان سەرچاوەی ژیانی ئینسانن کە خوا سوێندی بە ئاسمان خواردووە ئاوی لێ دەبارێنە کە سەبەبی وەک دەڵێ ژیان و مەعیشەتە و هەروەها بە زەوی کە خودی مەعیشەت و ژیانەکەی ئەوانە ئینسان پێی دەژیە لێ دێتە دەرێ والسەمائی ذات الرەجع سوێن بە ئاسمانێک کە دووبارە دەبێتەوە یان سوێن بە ئاسمانێک کە بارانی لێ دەبارێ والأرضی و سوێن بە زەوی کە ذاتی سەدەک کە خاوەنی درز و قڵش و کونی زۆرە بۆچی سوێندی خواردووە لێرە ئەوجار دەفەرمێ ئینەه بێگومان ئەو قورئانە کە محەممەد هێناویەتی کە محەممەد صلی الله عليه وسلم دەی خوێنێتەوە لە قەولون قسەیەکە فەصل لێک جیاکەرەوەیە حەق و ناحەق چاک و خەراب مسلمان و کافر ئیماندار و دووڕوو هەمووان لە یەکتر جیا دەکاتەوە حاکم و بڕیاردەرە بەسەر ئینسانەکاندا لە دنیا و لە قیامەت ئینەه بێگومان ئەو قورئانە لە قەولون فەصل قسەیەکە حەق و ناحەق ڕاستی و ناڕاستی لە یەکتر جیا دەکاتەوە ئەوە یەک ئەوجا دەفەرمێ وەما هووە بالهەزل و ئەو قورئانە گاڵتە و گەپ نییە ئەوەی کە تێیدا هاتووە و تێیدا باس کراوە حەقیقەتە هیچی بۆ گاڵتەکردن نییە کە بەداخەوە هەندێک کەس تەسەووری وایە کە باسی ئاەتی عەذاب و سزا و تووڕەی و خەشم و قین دەکەن هەندێک کەس بە زمانیش دەڵێن ئەوانە تەنها بۆ ترساندنن لەناخوا بەو شێوازە کە ئەوە تەوان کوفرە پێچەوانەی ئاەتە
یان کە باسی بەهشتێ دەکرێت دەڵێن مبالغەی تێدایە بۆ ئەوەی کەسەکەی طبعا نعوذ بالله صفەتی فریودان و خەڵەتێنەر یا خەڵەتاندن دەخەنە پاڵخوای گەورە و عەکسی ئەو ئاەتەیە وما هو بالهزل ئەو قورئانە گاڵتە و گەپ نییە هەرچی تێیدایە وەکو خۆی حەقیقەتە و ڕاستەقینەیە جا ئەوەی کە باسی چاکە و بەهشت و نیعمەت دەکات حەقیقەتە وەک خۆی و دێتە جێ و ئەوەشی کە باسی عقوبە و سزا دەکات وەک خۆی دێتە جێ ئەوجا خوا دەفەرمێ ئینەهم بێگومان ئەوان یعنی کافرەکان بێ باوەڕەکان یەکیدونە هەمیشە پلان دادەنێن نەخشە دادەنێن بۆ دژایەتیکردنی ئیسلام بۆ دژایەتیکردنی موسڵمانان بۆ لە ناوبردن و نەهێشتنی ئەو قورئانە و لە ناوبردنی نور و شەریعەتی خوا کەیدا بە پلاندانان و نەخشەی ورد و بەردەوام ئەو گومانی تێدا نییە هەموو سەردەمێک هەتا قیامەتەش هەروا دەبێت کەسی بێ باوەڕ و کافر بێ بەرنامە دانانیشێ لێت گەڕێ بە ئارەزووی خۆت دینی خوا و شریعەتی خوا بگەیەنی و بڵاوکەیەوە بەردەوام ئەوان ئینەهم بێگومان ئەوان یەکیدونە پلان و نەخشە دادەنێن بۆ لە ناوبردن و دژایەتیکردنی ئیسلام و موسڵمانان بەکەیدا بە پلاندانان و نەخشەی ورد خی گەورەش دەفەرمێ و ئەکید و ئەمنیش پلان دادەنم بۆ بەتاڵکردنەوەی نەخشەکانی ئەوان کەیدا بە پلاندانانێکی ورد و دەکرێت بژڵێن مەبەستی ئەوەیە و ئەکید و یعنی ئەمنیش سزایان دەدەم لەسەر پلانە خراپەکانیان کەیدا بە سزادانێکی زۆر تایبەت و شایستە بە خۆیان هەردوو تەفسیرەکەی ڕاستە چۆن ئەوان نەخشە و پلانیان هەیە بۆ سڕینەوە و لە ناوبردنی ئیسلام و موسڵمانان بەردەوامیش خوای گەورە نەخشە و پلانی هەیە بۆ پشتگیریکردن لە دینی خوای گەورە و لە شەریعەتی خوای گەورە و لە مسلمانان و دڵنیاییشەوە ئەوانەی نەخشە و پلانی خراپ دادەنێن خوای گەورەش قەراری سزادانی هەیە بۆ ئەو کەسانە لە بەرامبەر نەخشە و پلانەکانیان هەم لە دنیادا خوا وعدی داوە سزایاندا هەمیش لە قیامەت نەخشەی ئینسانی بێگومان طبعا سنووردارە بەڵام نەخشەی خوای گەورە بێ سنوورە دەسەڵاتی ئەوان سنووری هەیە دەسەڵاتی خوای گەورە سنووری نییە ئەوەی کە کاتی خۆی لە بەرامبەر ئیبراهیم پێغەمبەردا کراوە نەخشەی سوتاندنی ئیبراهیم یاندانا خوای گەورەش پلانی ڕزگارکردنی کامە سەرکەوت مەسەلەن کە موسا فیرعون بەدوایەوە بوو بەتەما بوو بیکوشێ و هەڵیان واسێ و دەست و لاقیان ببڕێ بەڵام بۆ خۆی خنکە کە پێغەمبەر هیجرەتی کرد صلی الله عليه وسلم چەند لەسەر نەخشان ڕزگاری بوو چەند پلانیان بۆ دانان لە هەمووان ڕزگاری بوو بەڵام چێ پلانەکانی بەتاڵ کردەوە بێگومان خوا بۆیە ئینەهم یەکیدونە کەیدا ئەوان پلان و نەخشە دادەنێن بە پلاندانان و نەخشەی ورد و ئەکید و کەیدا و ئەمنش خوا دەفەرمێ پلان و نەخشە دادەنێن بە پلاندانانێکی ورد ئەوەی تەفسیرێکیان و دەشکرێ بڵێ ئەمنیش سزایان دەدەم بە سزادانێکی تەواو لەسەر نەخشە و پلانەکانیان ئەوجا خوا بە پێغەمبەر دەفەرمێ فەمەهیل الکافرینە ئیهمالیان کە پشتگوێیان خەبێ باوەڕان زۆر بیریان لێمەکەوە زۆر قەپەتیان لێمەخۆ ئەمهیلهم یعنی ئەمنیش مۆڵەتیان پێدەدەم پەتیان بۆ شل دەکەم وازیان لێدێنم بەڵام تاسەر نا ڕووەیدە بۆ ماوەیەکی کەم فەمەهیل الکافرینە یعنی ئیهمالیان کە پشتگوێیان خە گوێیان پێمەدە بەوانەی کە بێ باوەڕن ئەمهیلهم ئەمنیش مۆڵەتیان پێدەدەم وازیان لێدێنم پەتیان بۆ شل دەکەم بەڵام ڕووەیدا بۆ ماوەیەکی کەم کە ماوەکە هات و کاتەکە هات بۆ سزادانیان دەیانگرم بە شێوەیەک کە ڕزگاربوون و دەربازبوونیان نەبێت. سلام على سيدنا محمد وعلى آله